بیانی بەڕێز خۆشەویست لاڵقێشی تری بەرنامەی بەبوێری لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵلەتیف بە یەکتر شاد دەبینەوە بۆ گفتوگۆکردن دەربارەی حکومەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە کۆندا و لە ئێستادا ئایا ئەکرێ وەک خۆی جێبەجێ بکرێ؟ بەخێرەوەی کاک دکتۆر سپاس دەکەم. خۆش بێت. سپاس دەکەین بۆ ئامادەبوون لە بەرنامەی تری بەرنامەی بەبوێری. ئەگەر لەم پرسیارەوە دەست پێ بکەین لە شریعەتی ئیسلامدا ئەحکام هەن بۆ ڕێخستنی کێشەکانی خەڵک تاکێک لەگەر تاکێشتر یا کۆمەلگا بە شێوەیەکی گشتی. زۆرێک لە ڕخنەگران ئەڵێن چۆن نەکرێ بەرنامەیەک 1430 ساڵ بەر لە ئێستا بۆ ئێستا بگونجێ. پێیان وایە کەوا بە گۆڕانی سەردەم بە گۆڕانی عەقڵ بە گۆڕانی هەموو ئەو زەمەن و کاتە پێویستمان بە گۆڕینی ئەو حکمانە هەیە. ئەگەر تۆ حاکمی وڵاتێک بی چی یەکەی؟ الحەمدولله وەسەڵات وسەلام عەلا ڕەسوول الله. سەرەتا وەکو ئیشارەتت بە خاڵێکی گرنگ کرد کە حەقیقەتە بەڕاستی ئەویش ئەوەیە کە ئیسلام عیلاقە و پەیوەندی شەخسەکان خەڵکەکە لە بینی خۆیاندا ڕێک دەخات و زیاتریش لەوە دەیڵێم ئیسلام خوای پەروەردگار کە ناردوویەتی هیچ لایەنێکی ژیانی مرۆڤی فەرامۆژ نەکردووە. پەیوەندی مرۆڤ لەگەڵ خوای خۆی کە خالقیەتی و دروستی کردووە، پەیوەندی مرۆڤ لەگەڵ تاکەکانی تر چۆن بێت تاک لەگەڵ تاک و شەخصە ئەو کەسە لەگەڵ خۆی چۆن مامەڵە بکە و خۆی چۆن پەروەردە بکە، کەواتە هەر سێ لایەنەکە ئیسلام بەرنامەی بۆ داناوە لەگەڵ خوای خۆت چۆن بیت، لەگەڵ نەفسی خۆت چۆن بیت و لەگەڵ خەڵکیش چۆن بیت. و هەمووشی حکمی خۆی و تایبەتمەندێتی خۆی بۆ داناوە، هیچ شتێک نییە لە ئیسلامدا فەرامۆش کرابێت. تاوەکو ئاو خواردنەوەیەک چەند حکمێکی بۆ دانراوە کە بەدەستی ڕاست بخۆیتەوە، بە یەک جار پەرداغی کە هەمووی نەخۆیتەوە، نەفەس بدەیت 3 جار چاکترە و نەفەس لە ناو ئاوەکەدا نەدەیت. مەبەستم ئاو خواردنەوەیەک ئیسلام فەرامۆشی نەکردووە تا تێگڕای عیلاقات و پەیوەندیەکانی تری کۆمەلگا بە گشتیش ئەوە هەمووی خوای پەروەردگار دایناوە. بەڵام ئایا ئەو بەرنامەیە کە خوای گەورە داینا، ئەو هەموو حکمە شەرعیانەی کە هەیە سەبارەت بە هەر یەکێک لە ئێمە تاکێک لەگەڵ خوای خۆی، تاکێک لەگەڵ نەفسی خۆی، لەگەڵ کۆمەلگا، ئایا دەشێت بۆ ئەم سەردەمەی ئێستامان کە 1400 ساڵی بەسەردا ڕۆیشت؟ دەڵێن ئەگەر هاتبا و ئەو بەرنامە و حکم و شەریعەتەی کە دانراوە و پێی دەوترێ ئیسلام، ئەگەر دانراوی دەستی ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی و بگرە دانراوی محەممەدیش بووایە عەلەیه السەڵات وەسەلام، ئەوە دەمانگوت ناشێت و عەقلی هیچ کەس قبوڵی ناکات کەسانێک بەرنامەیەک دابنێن کە لە سەردەمێک و لە شوێنێکی تایبەت ژیابن، ئەو بەرنامەیە حکم کا دوای 1000 ساڵ، دوای 2000 ساڵ، 1500 ساڵ بێگومان معقول نییە و مەقبوڵیش نییە و شیاویش نابێ. بەڵام لە کاتێکدا کە ئینسان بیر دەکاتەوە ئەو بەرنامەیە و ئەو حکم و شەریعەتانەی کە باسی لێوە دەکەین و دەڵێن پێویستە دەستی پێوە بگرین چکە بەختەوەریمانی تێدایە، لەلایەن مرۆڤەوە نییە، لەلایەن خوای مرۆڤەکانە. ئەو خوایی کە ئەم ئەرزەی بۆ ئێمە داناوە و دروست کردووە، ئاسمانی داناوە و خۆر و مانجی داناوە، هەر ئەویشە شەریعەتەکەی داناوە. پەروەردگار لە قورئاندا پێمان دەفەرمێ إن ربكم الله الذي خلق السماوات والأرض في 6 أيام ثم استوى على العرش يدبر الأمر. أو جاء لآخر دا دفرميتا دي تسرتي والشمس والقمر والنجوم مسخرات بأمره ألا له الخلق والأمر تبارك الله رب العالمين. خواهي قول أرجو أسمانا كاني دانا خور ومانغو أستيرا كان هموي لا مجرايك دا دسورين وكبوي داناون وإيمشي دروس كردوا أو جار فرماني شي بيكردون كشريعتك يا أو خواهي كأرجو أسماني دروس كرد أو الشريعتي نار جاليرا ودلين هر روجك تواني من زەویەک بێنین لەم زەویە باشتر کە خوا دایناوە بڵێن ئەم زەویە کۆن بووە بە کەڵک نایەت، ئەو کاتە بۆشمان هەیە بڵێن شەریعەتەکەی خوش کۆن بووە بە کەڵک نایەت. کە بڵێن ئێمە خۆمان کۆنین، ئەو کاتە بۆشمان هەیە بڵێن کە خوا دروستی کردوین شەریعەتەکەش کۆنە. کەواتە مەبەستم لە چییە؟ ئەو شەریعەتە بۆ هەموو سەردەمێک و هەموو شوێنێک گونجاوە، بۆ چکە خوای گەورە دەفەرمێ ئەلا یعلم من خلق وهو اللطيف الخبير. ئەوەی کە دروستی کردوین نازانێت چی بۆ ئێمە باشە و چیمان بۆ گونجاوە، بەڵێ ئەو چاکتر دەزانێت. کەواتە شریعەتەکەی خوا گونجاوە بۆ هەموو سەردەمێک و هەموو شوێنێک. بەڵام مثلەن
ئێستا تۆ مەسەلەن کەسێک با بڵێن بۆ نمونە یەک لە حکومانە کەسێک دزی کرد بەڵێ یعنی دەستی بڕیت بەڵێ نەک من بیبڕم بەڵام جارە سەرەتا بالەوە دەست وەکو حکمێکی برن ئیلاهی کەسی کە سەیری بڕینی چۆن ئەی بڕیت مەسەلەن بڕینی دەستی دەست کە سەیرکەین بۆچی خوای پەروەردگار دایناوە والسارق والسارقة فاقطعوا أيديهما پەروەردگار کە ئەو حکومەی داناوە بۆ ئەوەی ئەو کەسێک کە دزی دەکات طبعاً خۆ لەسەر شتێکی کەمیش نابڕدرێت ئەو کەسێک کە دزی دەکات دەستی ببڕدرێت بۆ ئەوەی ئەوە علامەتێک و نیشانەیەکە نەخۆی جارێکی تر دەوێت ئەو کارە بکاتەوە چکە دەستەکەی تریشی دەبڕدرێ نە کەسێکی تریش لە ناو کۆمەلگادا دەوێت دزی بکات چونکە دەزانێت عاقبەتی دزیکردن ئەوەیە کە ئینسان هەم دەستەکەی بڕدرا و هەم نیشانەیەکیشە لە ناو کۆمەلگادا دەمێنێتەوە کەواتە بەهۆی ئەو دەست بڕینەوە ڕێگەمان لە دزی گرت ماڵ و سامانی خەڵکیشمان پاراست بەڵام ئەمڕۆ ببوورە ئەمڕۆ کە سیرکەین ئایا کە دزی دەکرێت دەستی دز دەبڕدرێت نەخێر لە جیاتی ئەم حکومە شەرعی کە خوا دایناوە غەڕامەیەک دەکرێت یاخود سجن دەکرێت چەند ساڵێک و بەردەدرێت و لە شوێنێکی سجن دەکرێت کە ئەوانەی دزەکانن قاعی خۆیان هەیە ئەوانەی قاتل و پیاکوژن شوێنی خۆیان هەیە ئەنواعی ئوسلوب و شێوازی تازەی دزینی تر فێر دەبن لە یەکتر وەکو مەدرسەیەکی دزی فێربوون و یان قەتڵکردن کە هاتەوە لە جاران چاکتر چکۆ هیچی پێوە دیار نییە کابرا هیچی کردبێ و هیچی لێ هاتبێ کەواتە بێگومان بڕینی دەستی دز ئەم ڕۆژ ئەگەر حکوومەت پێی هەڵسێ نەک تاکتاکی خەڵک بەم ئیشە هەڵسن ئەمە کارێکە و بنەبڕی دزی دەکەن باشە ئەو حکومە هەینەوە بنمونە لە حکومەکانی تریشدا هەمان یعنی هاوشێوەیەک هەیە لەگەڵ یەکتریا بۆ نمونە مەسەرەن کەسێک کە دزی کردو دیارە شەرتی دەست بڕین يعني شرطي خوي هي اما همو ام شرط شروطانا لفقهاء ورقرين يعني لا قراني بيروز ده تنها علي اگر كسيك دزي كر دستي ببر راست بلام علي اگر يشيك علي اگر مال دزراوكات سارق نارج اعطوني ساقي سكل دراوبي لا بلا يشي علي اگر لو كم تر هيجي ترينيا هيجي ترينيا يا بلا يشي شتر علي يعني اگر چند نارج دزي بغماني اوي كلا تارك دينارك زياتره دوای لوي شاكم تربي لم حالته ابردري يعني اللي را اراء جواز زور يعني مثلا طالاني ناخته بابي دزي كرنوا يعني بهدرداني كوملي يعني ساماني برين ولات بخوتان زين لعراقي لو امريكا بربستكان اما كان اما شهر دستي نابردري اللي را اما كوتين السر كوملك اجر يعني شلون اتواني بزاني كاميان حكمي خوايا يعني تو بينز بطل ولا بردمايا تنها يششيان بلين بو خواردنوا اشي باقي تري تشاركي تر جهريتيا يعني تو هميان رفزكيت يا او تا هميان اخوي تو تاقيه كيتوا يعني تو كاميان دكيت من نبي هميان رفزكم هميان او كاتا شلون دمين تو بي او دخنشيت بلام اي شلون بزانم كامشان حكمي خوايا شلون زاني اما بيوندي بحكمي خوايا زور جوانا خواي بيرود قاعد فرمي وأطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول فرموية جورالي خواب كان جورالي پیغمبر كان عليه الصلاة والسلام وجورالي سركرده كان لكاري باشده جورالي زانا كانش بكن لكاري باشده لفرماني چاكده ادي اگر فإن تنازعتم في شيء اگر هاتو زانایان خویان خلاف لبینیان ده هبوکو اشاره دەبێت یەکێ دەفەرمێوە یەکێ دەفەرمێوە لەو کاتەدا خوای گەورە حەلی کردووە ئەو کێشە و دوودڵیە نامێنێت دەفەرمێ فإن تنازعتم في شيء فردوه وإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول ئەو کاتە بەس دەیبگەڕێنێتەوە بۆ قسەی خوا و قسەی پێغەمبەری خوا بۆ قورئان و حەدیث قسەی هیچ کەسێ قبول نیە هیچ زانایەک لێرەدا بەڵێ قورئان فەرموویەتی دز دەبێت دەستی ببڕدرێ پیغمبری خواش عليه الصلاة والسلام او حكم رون كردوتو كذا فرمي في ربع دينار فصاعده لربع دينارك كبو خد اماجت بيكر ربع دينارك كدينارك يعني مسقالك زير ربع مسقالك زير بدزي دبي او بكري كواتا هرچند فلان كزواب وفلان ماموستا وفلان بنا وعالم قسيك بيچواني قسي پیغمبری خوا عليه الصلاة والسلام نابي او دودليو مشكلة مان بودروس كابلن شوني تطبيق كين وشون بطل اوك بناسينوا اما خوي جوره اوشي بو حل كردوين دفرمي كخلاف ابو بقرنا ابو قران بقرنا ابو حديث وشال سرد ادي بران طالانيش بهمان شيوخو همي تزيا كزنالت طالاني ليس بران باز نكراوا لا باز كراوا ايات كذا نوتراوا باز كراوا طالاني بدزي حسابها مثلا بهدرداني كسك مثلا تزقاك هريك او بلغي لسرچي لسر ورديتي اسلام كبو كل تاوانك حكم تايبتي خوي داناوا هيج دو تاوان كليكتر نشين ليكتر نچون خوي جور حكمي چي بودانا ناون كا
بۆ دوشتی لێک جیاواز بێت تاڵانی حکمی خۆی هەیە دزی حکمی خۆی هەیە پیاوکوشتن حکمی خۆی هەیە لە ئیسلامدا هیچ شتێک فەرامۆژ نەکراوە ئەمما بڵێن چۆن بیناسین ڕێگاکەی زۆر ئاسانە کەسێک کە بێوێ ئەویش بگەڕێەوە قورئان کە کەلامی خوا حەدیثی پێغەمبەر حەدیث صحیحەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام وەڵامەکەی زۆر ئاسانە بەڵێ ینی لێرەدا بۆمان ڕوون نەبووە بە تەواوی بزەبت کامیان ئەبێ ڕوونمان حکمەکە بێ لێرە مەسەن بۆ نمونە ئاڵێ کۆمەڵێک لە فقەها ئەمە جگە لەوەی جارێ ینی دەستبڕینەکەش لە مەزهبی ترا جیاواز هێشیاڵی بە پەنجەکانی ئەوەی کە ئیشکالی دروست کردو وای لە بەڕێزی دیان لە کەسێکی تر کردووە کە ئەو ئیشکالانەی بۆ دروست بێت چییە تعسوبی مەذهبی دەمارگیری مەذهبی و خستنە پێشی قسەی زانایەک یا قسەی مەذهبێک بەسەر قسەی خوا و پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵاتو وسەلام بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر دینی ڕاستەقینە کە ئیسلام بریتە لە قورئان و حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەو کاتە کێشەمان بۆ دروست نابێ مشکلە نییە ڕاستە تۆ لە مامۆستایەک بیستی بێتە شتێک مامۆستایشتر شتێکی تری بیست بێ ئەوانە کۆمەڵێک کێشە دروست دەکات بۆ کۆمەلگا و هەروەها بۆ کەسانێکیش کە لە ڕەخنەگرتنن لە ئیسلام بیانوویەکیان بۆ دروست دەبێت بەڵام ئەو بیان و زۆر بە ئاسان لا دەچێت ئەویش ئەوەیە کە بگەڕێنەوە سەرچاوە ئەسڵەکەی ئیسلام کە بریتە لە قورئان و لە حەدیث زۆر ئاسایە باشە هەر سەبارەت بەمە تۆ ئازادی تاو ئەدێ بە هەموو ئاینەکانی تر بە کەسێک کە ممارەسەی دینی خۆی بکە دیارە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کەسێک دینەکەی لێوە ناژیرێ ئەگەر خێرە دینی ئیسلام بێ لە ئاخیرەتدا ینی چەندە ئاەتەکە وا ئیشارەکە دەڵێ لە ئاخیرەتدا لە دنیادا تۆ ئازادی بەڵام کە تۆ تستانیشت ینی پێت گوت کەوا تۆ لە ئاخیرەتدا عەزاب دەدرێ وا ئەگری وا لێکێ ئەوەش نەوعەنمان نوع ینی هەندێک کەڵەن نوع تهدیدێکە بۆی هەر بێتە سەر ئەم دینە باش ئایا ئەم ئازادیت چۆن جوان ئەو تهدیدەی کە دەکرێت بۆ مەسلحەت و بەرژەوەندی خۆیەتی یا بۆ مەسلحەت و بەرژەوەندی زانایەکە یا بۆ مەسلحەت و بەرژەوەندی خوای گەورەیە یعنی هەر دائیرەیەک سیرکەین بۆ نمونە قوتابخانەیەک سیرکەین بۆ نمونە محکەمەیەک سیرکەین هەر شوێنێک سیرکەی تەماشا دەکەی کۆمەڵێک قانونی تێدایە ئەو قانونە قوانینی جەزائیە معاقبەی تێدایە سزادانی تێدایە مەنعکردن و ڕێگرتن تێدایە ئەو ڕێگرتنانە بۆ چین بۆ ئەوەیە کە کۆمەلگایەکەمان بەرەو کوێ بڕوا بەڕاستی بڕوا بەرەو خراپە نەڕوا تۆ کاتێک منداڵەکەی خۆت مەنع دەکەی لەوەی کە بچێ بۆ شوێنێکی خراپ کە ڕێد لێگرت ئایا ئازادیت لێ زەوت کرد یا ناتەوێ تۆ ناتەوێت بەرەو شوێنێکی خراپ بڕوا کە مستەقبەلی خۆی تێدا لە ناوچێ یعنی ئیسلام بەڵێ ئازادی داوەتە تاکەکان بەڵام سنووریش هەیە بۆ ئەم ئازادیە ئازادی یەکسانی نییە بە بەرڵایی خوای پەروەردگار ئەوەندە بە ڕەحمە بە عەبدەکانی خۆی ناوێ عەبدەکانی خۆی تووشی سەر لێ شێواوی و گومڕایی و خراپە بن کاتێک کە خوای گەورە بۆ نمونە عەرەقی حرام کردووە بۆ کەس ئەگەر بێت و هەرچی خەڵکی سەر ڕووی زەویە عەرەق بخواتەوە خوا زەرەر دەکات بێگومانە ئەی بۆ لێی حرام کردوین پێویستی بەوەیە لێمان حرام نا بۆی عەقڵەکەی خۆمان پارێزراو بێت سەلامەت بێ کە دزی لێ حرام کردوونی دەڵێت دەبێت دەستی ببڕدێ بۆچی بۆی ماڵی من و تۆ سەلامەت بێ کە وەلەکم فی القصاص حیاة یا ئولی الألباب ئەو کەسەی کە کەسێک بەناحەق دەکوژێ دەبێت بکوشترێتەوە لە ئیسلامدا بۆ کە بە عەمدی بیکوژێ خوای گەورە چی ئیشی بەوەیە خۆ نەکەس و کاری خوای گەورەیە کوشتراوە و نە خزمیەتی مەسەلەکە بۆ پاراستنی خوێنی خەڵکە کەواتە ئیسلام کاتێک کە هەندێک سنووری داناوە یا هەندێک هەڕەشەی تێدایە بۆ بەرژەوەندی خەڵکەکەیە نەخوای پەروەردگار خۆی ئیشی بەوە بەڵام بە هەمان شێوە کەسێکی غەیرە برین ئیسلامیش پێی وایە لە ئاینەکەی خۆی حەقتر لەوەی ئێمە وەکو ئێمە ئەمیش بیرەکاتەوە ئەڵێ منیش من حەقترم چیاڵێت تۆ حەقتر باشە ئەمە نابێ وەکو سۆفسڵایەکانمان لێبێت هەر کەسە بە پێوەری خۆی شت بپێوێت ئەگەر بێت و کێشەیەک لە بینی من و تۆدا بێت تەنها من و تۆ بۆ نمونە ئەو کاتە تۆ خۆت بەڕاست دەزانم میشی خۆم بەڕاست دەزانم بەڵام ئەگەر هێزێکی لە سەروی من و تۆوە هەبێت کە ئەو تەرازوەکەی ئەو تەرازوی حەق بێت ئەو کاتە منیش و تۆش دەیە بۆ ئەو بگەڕینەوە یاننا دەی بۆ ئەو بگەڕینەوە ئەگەر بێت و کێشەی نێوان ئیسلام و جوولەکەکان و گاورەکان و بوزیەکان و مەجووسیەکان و عەلمانیەکان و هەر هەمویان کێشەکە کێشەیەکی شەخصی بێت لە بینی کۆمەڵێک تائیفە و گروپدا بێت ئەو کاتە دەڵم بۆ دەبێت ئیسلام بەسەر ئەوی تێدا ڕێی خۆی فەرزکە یان ئەویان بەسەر ئیسلامدا ڕێی خۆی فەرزکە بەڵام معادلە و کێشەکەی ئێمە لە بینی کۆمەڵە کەسێک لەگەڵ کۆمەڵە کەسێک نییە کێشەکە و معادلەکە لە بینی خوای ئەرز و ئاسمان لەگەڵ کۆمەڵە کەسێکە کە ئەو دینە قبول ناکەن ولا يدينون دين الحق ئەو دینە حەقی کە خوا بۆی ناردوون قبولی ناکەن کە لە بەختەوەری خۆیاندایە قبولیکەن کەواتە
بوزیەکیش بێ بڵێ وەڵام من پەرستنی بوزان بەلاوە حەقا تۆ دەبێ بڵێ تەواوە نا لە سین و لە هند و نازام لەکوێ هەیانە مشک دەپەرستێ دەبێ بڵێ کاکە دەبێت ڕێزی بۆ دانم چێ دەڵاویژی خۆی بۆ بەلاوە تەواوە نا کاتێک کە دەچیتە بۆ نمونە دوکانی قماش فرۆشی دەتەوێت 10 متر قماش بکڕیت ئەگەر دوکانێکیان مەترەکەی 90 سانتیمتر بێ یەکێکیان 150 سانتیمتر بێ ئەوی تریان هەفتا بێ دەگەینە حەل بەڵام ئەگەر هەمومان مەترەکەمان بریتی بوو لە 100 سانتیمتر باش ئەم مەترە لەکوێوە دێ نە لە عەقڵی من نە لە عەقڵی تۆ لەو زاتەوە دێ کە منیشی تۆشی دروست کرد باشە ئەمی ژەڵێت دینەکەی منیش لایەن خواوە هاتووە کەی لەلایەن خواتەوە ئەو خوای کە تەوڕاتی نارد ئەو خوای کە تەوڕاتی نارد ئەو خوای کە ئینجیلی نارد هەر ئەو خوایشەکە قورئانی نارد ئەو قورئانش کە نسخی تەورات و ئینجیلی کردەوە بۆ چونکە تەورات و ئینجیل تەحریف و گۆڕانکاری زۆری تێدا کرا ئینجیلێک کە تێیدا هاتووە کە عیسا کوڕی خوایە کەی خوای گەورە مەخلوقێکە باوکێکە تا کوڕی هەبێت و ژنی هەبێت کاتێککە ئەو گۆڕانکاریانە ڕوومانە مەجازەکەیەتی لای ئەوان مەجازی و حەقیقی نییە لێرەدا ئەمان دیارە تایفێکیش یاخود تیارێکی تریش هەیە کە بڕوایوانی وابێ ناو مثلا عيني مسيحية خواي قولوا القرآن لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة أوانيش أو ديني هم يعني بلى يعني خو أواني جلين دينك إما نسخ نبوته تزاي أوي هندي زار يعني أمان مثلا النصراني كان قاورا كان بلى خو تزاي أوي الله هندي زار الله يعني إما بالروامان وايا كقرآني بيروزي إيوا للا خدا ونهاتوا خوليرا تششكا أو دبي بلغمان هبي لسر هر قسيك ديكين البينة على المدعي هر كسي كقسيك دكا ده بلغي هبي لسر بلان تو كومرك بلغا اكي بلاي ايما بلغا كاين تو راستن ايش كومرك بلغا هني بلاي خويا راستن كان بلغيان راستا كبلاي عيسى كري خوايا عقلي شي قبولي دكات كان بلغيان راستا كبلاي مريم خزاني خوايا كان بلغير راستك خوايك خالق وارجو اسماني دروس كردو كريتي هبك مخلوق شخص هيك كاتب بوماناي لا هيك بوماناي نيه سياقي زواج دانيه اما يعني درين روحي خوا لناو امدا تواوتو وزور يعني يشي خواي قورا خواي قورا روحي شي مخلوقه تاو كل شخص يشوك عيسى عليه الصلاه والسلام بتويتوا او خواي قوري ارجو اسمان روحك كلنا وذاتي عيسى دا تواوتوا مثلا يشي لو بلغاني مثلا يشي لو بلغاني مثلا كايهنيتو عليه صفتك هي المسيح ده لهيس بيغمبري شي ترى نبوه اويش كأم صفتا تنها لخداي قورة داعية أو يزندوك النوم روف كواتا بو نمونة يعني باشا أما بلغي لسر أوي زور نمونة بلا لسر أو بوسين أما بلغي لسر أوي كعيسى خوايا أمان بقناعتي خويان خواينا أمان بقناعتي خويان بحقا هاكي جان نابي هر باشا كابرايك يعني أم حقا سولي يعني حق أبي بناسة بكري أو مانوت حق أبي بناسة بكري كابرايك تزيدك بقناعتي خوي دزي كردن شاكا مشروب دخواته بقناعتي خوي باشا دشي خلق دبجي بقناعتي خوي باشا كواتا او ايشان او موضوعانه دبي بو قناعتي خلق لي بقرين يا دبي الا بيورك هبك او بيور حق بيت قماني لسر نبيت او بيوريا او بيورج وكوتم كمن داينم قبول نبي بابلايك سوا نجمن كبيت ابو بكر وعمريش داينين صحابش داينت قورترين زانا اسلاميش داينه هر قبول نبي بابلاي خلقوا بلان بيورك او خوای دايناوكا منو تو اوانيش دروس كردوا كامیان پیوره خب تو صدیق كتابي اسمانيت هيا او كتاباني كتحريف وقوراون ككوملك انحرافاتي تيدايا كنسخ بوته وبنص قرآن اوانش بهما شو علن او ايش قراوه او ايش انحراف قرانا كده شدا بابو ما دياري كان مثلا الله قراني بيرود لسرزاري خلقو كراوته دواي 50 سال دواي پیغمبر صلى الله عليه وسلم كراوته كل زمانك هي لو امشتاني هاتو واعي دتوا يق ايت من بوبين نوبلن وانيه او جار توراتێکی ئەوان کە بە کەیفی خۆیان قەشە و پاپاکانیان بە کەیفی خۆیان دەستکاری دەکەن و شتی لێ زیاد دەکەن و لی کەم دەکەن لە کاتێک شتێ لە قورئانی پیرۆزە ئاماژە بە تحریفی التوراة وإنجيل بعد آيات خوای گەورە فەرمێ يحرفون الكلمة عن مواضعه يحرفون تحريف بەڵام تەفسیریش بۆ ئەم ئاەتە هەر بۆ نمونە لای بەزاوی ئەڵێ ئەوە مانای تحریف نییە لە دەق بەڵکو لە تەویل و تەفسیرە يحرفون الكلم نيفرموا يحرفون المعنى خذي كلمة كذا قورن خذي كلمة خوي دا قورن أو جار باشا بود بيت يعني كسيتي وكتو مثلا يا أمثالتو بود بيت توراتك يا إنجيلك كلا بيش قرآن بچن سدها توا
کە ئەو هەموو دەستکاری گۆڕانکاری تێدا کراوە ئەوەی ئەوان مسلم بێت تەسلیم بی بۆی بە حەقی بزانین بەڵام قورئانێک کە ئەو هەموو ئومەتە ئیسلامیە جیل لە دوای جیل بۆی جێڕاوینەوە خوای گەورە خۆی پاراستویەتی لەوەدا شەک هەبێت ئەوە دیارە ئەو ڕاوبیر بۆچنی من نییە کاک دکتۆر بەڵام ئەم پرسیارانە ئەم شیکردنەوانە لە کۆمەڵێک کتێب داهاتوون جگەلەوە خۆیان قەناعەتیان بە دینەکەی هەموو ئەم ئاەتانی کە ئێمە بە بەڵگەی هێنینەوە بۆ تحریف هەر بە تەفسیری بەسەر مفەسرینی معتبری ئیسلامدا لە بیداتی قسەکانم کتم ئەگەر هات و دوو عالم خلافیان هەبوو ئێمە دەگەڕێنەوە بۆ سەرچاوەکە کە قورئان و حەدیثە من نەبەی زاویم دەوێت بۆم تەفسیرکە نە من تەفسیری دەکەم نەسی ئاەتەکە خوای گەورە خۆی ئاەتێکی ئاشکرا واضحی هێنا يحرفون الكلمة عن مواضعه بەڵام ئەدی پێش و پاش ئەم ئاەتە چیمان پێڵێ وكان فريق منهم يعني کەواتە بەشێک هەموویان نەچون بیگۆڕن ئەوانەی کە بەناو زانە دینەکانیان بوون ئەوان چون دەستکاریان کرد خوای پەروەردگار دەفەرمێت اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله أحبار ورهبان عالم وعابد كان يندسكاريان كردو قران كاريان كرد نكفى الله كركاري شي فقير بدسكاري توراة وإنجيلك أو كي بوي هي دسكاري توراة وإنجيلك ناش توانت أوانة دينيان تيكدا باشا خوا بو أمانش نپاراست يعني وزارة ترجع بيشترى من أراسته كرد يعني أراسته ما مسيطري كرد باشا يعني والله كلامي خوي بو وابزانم والله أم دايتوا همو بۆنەی پاراست وەڵامی ئەوە شتێکە بەڵام پێشە وەڵامی شتێشترت دەمەوە لە قسەکەی تۆوا دەگەم کە تۆ بتێ وەکو بڵێ لۆمە و گلەیەکە بخەیتە سەر خوای پەروەردگار بۆنەی پاراستن نەخێر نەکتمە بەستت بێیان نەبێ قسەکە ئەوە دەگەێنێ یەک شت با پێ بڵم کاک دکتۆر لە زۆر بەرنامەی تریش ئێمە ڕوبەڕووی ئەم زۆرە ئیشکالی ئەوینەوە بەرنامەکەی من بەرنامەیەش تەقلیدی نییە و من کە پرسیارەکەم اعترازین وأقل لقر رخنا قريكش دابنيشم عكسي دكما أم زارا من يعني بسعركان بعكس ودكما تشانية بس إما أماني أم زوري إشكالان كهيا حاليكين بيقومان أبي من بسعرك بمشي وترح أكيد كسانك استوالته دقن أقر خوشد أو نية النبي وكوبلين رخنيك لا خواي جورا بجيرت بو أواني نباراست يعني لا كوتاي حلقي رابردو دا بيدوتم باش بو خوا همو ماني هدايات ندا همو ليرة دا بەڵام یەک نابڕ وەرەگرن مەگەرم وڵات بوو بینان و ئازان خۆش دوای نابڕش کرد و ئەگەرن وڵاتە بینانی بەڕێز دووبارە سڵاو بابگەڕم وڵات بۆی وەڵامەکەی خۆ تاواکەی بەڵێ وتم خوای پەروەردگار دنیای بۆچی دروست کردو الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا ئێمە بۆ تاقیکردنەوە دروست کردووە يعني بۆ نمونە وتم وەزارەتی خوێندن و پەروەردە ئەو هەموو مەصرف و دابینکردنی قوتابخانە و مامۆستا و کتاب و چەند ساڵی خوێندن دادنێ بۆچی بۆی قوتابیەکان قۆناغ پەروەردە بگەنە ئەو ئاستەی کە فڵان شایستێ بێ بە دکتۆر فڵان ببێتە مهندس فڵان بێتە مامۆستا باشە بۆ لە بیدایەتەوە وەزارەتی پەروەردە یەکسەر شەهادەکە ناداتە من و تۆ کاکە پزیشکیت و تۆ مهندسیت و بۆ قۆناغ ئیمتیحانەدا دەریان دەبڕێت خوای پەروەردگار ئێمە دروست کردو تاقیمان دەکاتەوە مامۆستای بۆ ناردوین کە پێغەمبەرانن عليهم الصلاة والسلام كتابي بو ناردوين كقرآن كحديثة وتمنيك عمري تشي داوينه بوي بيخوينينوا شون كتابي كلا مكتب ما مصطاي بو داندراو وكتابي شي بو داندراو بخوينوا بوي درجيت بهمان شي من توج لهم جيان دنيا دا لتعقيرنا داين ديك تو نكتابك بخوينيتو نجوب ما مصطاك بقريت سرتا النتيجه اكامت فشل بيتو درنتيتو او جابلي بو خوا هدايتي ندم كواتا آية بو كتابي كهاتو كسعينكاو جوي لما مستانا قري كراسي بو ما مستا بو من راسي بوم كات او قصيك يعني علمي زانستيني بلان بمسر اصلي توركا بو خواي گەورە کتابەکانی ئەوانی نەپاراست باسم کرد کە لهر مرحلەیەکدا لە مراحلی ژیانی ئینسانیەت و مرۆڤ لەم دنیاەدا شتێکیان پێویست بووە جۆرە بەرنامەیەکیان پێویست بووە لە ئەسڵدا هەموو دینەکان یەکن لەوەی کە خوا بەتەنها بەپەرستێ شەریکی بۆ دانەنەین کە ئەوەی چاکە هەمویان هاوبەشن خراپە پاک پیس پیسە بەو شێوەیە بەڵام هەندێک ئەحکامی تر هەیە کە بۆ قۆناغێک دەشێت بۆ قۆناغێکی تر ناشێت بۆیە کاتێک کە دینی تەورات هەبوو دوای ئەوەی کە دەستکاری کرا ئەو کاتە چکە خوای گەورە حڕیەتی دا بۆ دەست خۆیان ئەو زەمانەتەی کە بۆ قورئانی دانا بۆ ئەوانی تر دانەندرا بۆ چکە قورئان کتابی کۆتاییە لە دوای قورئان و لە دوای پێغەمبەر عەلەیهی سڵام نە پێغەمبەریش تر دەنێرێت نە کتابی تریش دەنێرێت باشە ناکرا بەڵام خۆ تەورات
کتابی کۆتایی بووە دیارە ئینجیل ئەو- کتابی کۆبایی نەخێر، یا بۆ- پێش نەخێر، ئەوان نەخێر نەخێر بۆ ینی چکە ئەگەر بێت و بەراوردی بینی قورآن و بینی تەورات یا بینی ئینجیل بکەین ئەو کاتە بۆمان دەردەکەوێت ئەو هەموو شریعەت و حکم و تەواوێتی کە لە قورآندا هەیە نە لە ئینجیلدا هەیە لە تەوراتیشدا هەیە بەڵام خۆکرا بۆ هەمان بەرنامە هەمان شریعەت لەوێدا هەبێ کۆتاترین بەرنامە کۆتاترین منهج کە بۆ ژیانی ئینسان بگونجێت ئەوەی لە قورآندا ئەو جار بۆ ئێمە ڕەخنە بگرین لە ئیشی خوا خوایە کە بۆ خۆی چاتر دەزانێت بۆ سەردەمێک تەورات شیاو بوو گونجاو بوو سەردەمی دواتر ئینجیل شیاوە ئەمڕۆژ قورآن شیاوە ئایا ئێمە ڕەخنە لە خوا بگرین لەوەدا بۆچی وای دەکرد یا بۆچین دەکرد دەتەوێت ڕەخ لە خوا بگریت بۆ ئەم پرسیارەت ینی هەرچەندە زۆر جاریمە پرسیار ینی مامۆستایان پرسیار و بەڕووی منەکەنەوە بەڵام من پرسیارەکەم و تەنها پرسیارەکە و ژن و دیارە وەڵامەکە لای ئێوەیە ئەمانەی کە ڕەخنە دەگرن پیانوانی ئەمە کەلامی خدای گەورە بێ بۆیە ئەوان بەو نیازەوە ڕەخنە ناگرن لە خدای گەورە بەڵکو بەو مانایە ڕەخنە دەگرن ئەڵێن زۆر جار هەر ئەو نمونەی خۆتە هێننەوە ئەڵێن قورآن و مثلا قورآن پارێزراوە بەڵام ئەوانەی تر پارێزراو نین لەبەرەوەی ئەمان بۆ ئەو سەردەما ئەو مەرحەلەیە ئەوە پێویست بووە بۆ مەرحەلەیەکی تر ئەمە پێویست بووە قورآانی پیرۆز پێویست بووە کەوابێت لە قۆناغی ئێستاشماندا ئێمە ئایدۆلۆژیایەکی تر فکریەکی تر فەلسەفەیەکی تر بۆ ئەوەی هەمومان لەسای ئەم فکرەیە هەمویان زامن بێ مثلا بۆ نمونە تۆ ئێمە باسمان لە کۆمەڵێک کێشە کرد ئەم خۆی پێڕاستە ئەو خۆی پێڕاستە مثلا بۆ نمونە کەسێک گا پەرستێ لە هیندستان بە میلیۆنان خەڵکو ئەڵێ من ڕاستە دەبێت ڕست لە شعوری بگرین ئەڵێ من بەقسەی ڕاستم بودایەکش ئەڵێ من ڕاستم زەدەشتێک ئەڵێ من ڕاستم چۆنە ڕاستن بۆ ئەوەی هەموو ئەمانە چارەسەرکەین لێرە پرسیارەکە ئاراستی تۆەکەم بۆی هەموو ئەم چێشانە چارەسەرکەی پێکدادانی شارستانیەتەکان پێکدادانی مرۆڤەکان پێکدادانی ئاینەکان یعنی ڕێگرتن لە خوێن ڕشتن بڵاوکردنەوەی بیری تەبایی و ئاشتی و پێکەوە ژیان پێویستمان بەوە نییە بچینە پاڵ علمانیت یعنی علمانەتێک بەو مانای کە ئەوروپا هەیەی نەک بەو مانایی کە ئێمە باسی دەکەین زۆر علمانێکی متتەڕیف هەیە علمانێکی میان ڕەویش هەیە وەک چۆن ئیسلامیێکی متتەڕیف و ئیسلامیێکی میان ڕەویش هەیە علمانی متتەڕیفەکە بە هەموو شێوەیەک دژە دینە بەڵام علمانێکی میان ڕەو دژە دین نییە و پێشی وایە بە هیچ شێوەیە علمانیت دژی ئاین نییە لە بیرکاریدا دوای ئەوەی کە حسابەکە حەڵ دەکەین دەڵێن ئەوەش داواکاریەکەیە بەڵێ وابزەم گەیشتە داواکاریەکە بگەینە علمانیت بڵێ جوابی سەرەتام چی بوو ئێستا تەکیدی لێ دەکەمەوە ئەو جا دەچمە سەر وەڵامی علمانیەتەکە بڵێ بێگومان پێکدادانی و تەلقیحکردن و متوربەکردنی هەموو ئەفکار و بیر و بۆچوون و سەقافەتەکان ئەوەیە على ئەساس لە علمانیەتدا کراوە علمانیەتیش دینێکی تەبایی بۆ خەڵک بێنێت هەر ئەو پێکدادان و هەر ئەو تەلقیح و متوربەکردنە بوو کە شوعیەتی لێ دەرچوو کە بە هەزاران هەزار خەڵکی خوێنی خەڵکی ڕەشت بە حساب بۆ ئەوەش بوو کە چییە مافی نازام چێ پارێزێ بەڵام ئەمە ئێستا پێی ناوتری علمانی ئێستا دێنە سەری هەر ئەوەش بوو کە ئەو هەموو شەڕی جەنجی جیهانی یەکەم و جەنجی جیهانی دووەم و ئەوانەی کە بە حساب دینیان قبول نەبوو ئەو هەموو کێشە و مەشاکلیان ئەو هەموو خوێنیان ڕشت و ئەمڕۆژ بە هەمان شێوە ئەوانەی کە بە ناوی دینەوە قسە ناکەن و بە ناوی علمانیەتەوە قسە ناکەن ئەوەندەی خوێن کە لەسەر دەستی ئەوان ڕژاوە هیچ کاتێک لەسەر دەستی کەسێک نەڕژاوە کە بە ناوی دینەوە قسە بکات لە سەردەمی ئێمەدا لەگەڵ ئەوەشدا کە ڕازی نین بە ناوی دینەوە بە ناحەق خوێن بڕژێ کە ئەوە لەوانەیە بینە سەری لە کاتێکی گونجاوی خۆیدا بەڵام ئایا علمانیەت ئەو بەدیلەیە کە جێگای قورئان و جێگای حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم و جێگای ئیسلامان بۆ بگرێتەوە ئەگەر ئەو بەدیلەیە بریتیە لەو بەهەشتەی کە خەڵک بە دوایدا دەگەڕێت کە تۆ یا کەسانی وەکو تۆ بە حساب بە بەدیلی بزانن مەتەلەن بۆ خەڵکی ئەمڕۆ ئەو بابین بزانین جارێ لە علمانیەتەوە بپرسین بزانین پێناسەی علمانیەت بریتیە لە چی پێناسەی علمانیەت هەڵبەتە من کتابم لەسەر علمانیەت نووسیوە دەستخۆش کە بە پێناسەکانیشم لە چیە وەرگرتوون پێناسەی علمانیەت لە غەرب خۆیان لە مامۆستاکانی علمانیەت خۆیان نەک من بێم لە خۆمەوە بۆی دابڕێژم دائرة المعارف البريطانية كطبعا وترجمة كرا بو عربي ومش كردما تكردي في ناس علمانية من بدك هذا حركة اجتماعية تهدف إلى صرف الناس عن الاهتمام بالآخرة إلى الاهتمام بالحياة الدنيا وحدها بزوتنوية كعلمانية بزنەوەی کۆمەڵایەتە هەدەفی چییە هەوڵ بۆچی دەدا لادانی خەڵک لە گرنگجیدان بە دوا ڕۆژیان بۆ گرنگجیدانیان بە ژیانی دنیا بەتەنها
بەڵام ئەمە ڕاو بیر و بۆچوونی دائرة المعارف البريطانية بەڵام ئەمە لە ئێستا هیچ بە هیچ شێوە پێناسێ بۆ ئەمە یەک دووەمیان دائرة المعارف الأمريكية أوجه زين دا أمريكية كانت شيء دلائل الدنيوية العلمانية هي الدنيوية وهي نظام أخلاقي أسس على مبادئ الأخلاق الطبيعية ومستقل عن الديانات السماوية أو القوى الخارقة للطبيعة مستقل لهر هيزك لا دروي تواناي مروف بيت كواتا خواي پروردگار غيب قرآن باوري بوشتانا بهيچينيا أو علمانية تعريفي ترديسان هر لا أوان لقاموس إنجليزي ده إن الأخلاق والتعليم يجب أن لا يكونا مبنيين على أسس دينية روشت أخلاق وما ملا كردن لقى الخلق وهروها تعليمش فير كردنش دبي لسر بناغية ديني نبن أو بريتيا لعلمانية كواتا إقامة الحياة بعيدا عن الدين جياني خلق دور بلا دين ودور بلا بيركرنا ولا روجي دوائي بلام بلام اما تو كمال بناساتك اللي بناسكاني خوان امريكي وبريطاني وانجليزي ما بستكت جيش بلام يعني علمانية بناسية شي دياري كراوي نية تابع تحديد ديار بكري لا هنديك لا روشن بيلا مثلا بو نمونه يقلوانا محمد أرغون دكتور محمد أرغون يكيك لو باحث قوراني كاتندين كتابي لسر علمانية ومسيحية وآين نسيوا على ام بشيوية شي تردي بناسي علمانية دكا ئارگۆن پێی وایە ئەلمانیەت لە کۆمەلگاکانی خۆرئاوایی لە باوەڕی ینی دۆگماتیزمی سەدەکانی ناوڕاستەوە گواستەوە بۆ پێشکەوتنی سەدەی مۆدێرنە و زانست و ئەو خۆشگوزەرانەی ئەمڕۆ تیا دەژین. ئەلمانیەت لە تێڕوانینی ئارگۆندا مانای لەناوبردننی ئاین نییە و هەروەها دژایەتیکردنی باوەڕی ئاینیش نییە. ئەلمانیەت مانای بێباخکردن و بێماناکردنی ئاین نییە و ئەلمانیەت یەکسان نییە بە بێدینی بەڵکو جیاکردنەوەی دینە لە دەوڵەت و دانانی سنوورێکە بۆ هەموو ئەو باوەڕە ئاینی و مەزهەبیانی دەیانەوێت فەزای کۆمەلگا داگیر بکەن واتە لە سیستەمی ئەلمانیەتدا ئاین دەتوانێت لە شوێنی تایبەتی خۆیدا پرۆسەی هەموو سروتەکانی خۆی بکات بەو پێی ئەلمانیەت و ئازادی دوو چەمچی هاوشێوە و پێکەوە بەسراون. ئیسلامیش لە بەرامبەر ئەلمانیەتدا داخراو نییە واتە ئەو باوەڕە هەڵەیە کەوای دەبینێ ئیسلام ئەلمانیەت قبول ناکات. یعنی لێرە پسەیری کە پێناسەکە بە شێوێکی ترە پێناسەکەمان زانی باشە لێرەدا پرسیار دەکەین بێگومان کەسێکی وەک ئەو شخصی کە باست کرد دکتۆر محەممەد ئەڵگۆن بڕێ ئەو دکتۆر محەممەد کە دەیەوێت ئەلمانیەت لای خەڵک شیرین کات و تۆزی هەنجوینی پێداکات بەڵام ئایا ئەلمانیەت لە مامۆستاکانی ئەلمانیەتەوە وەربگرین دایرەی معارفی بریتانی دایرەی معارفی ئەمریکی قاموسی ئینگلیزی ئەوان مامۆستای ئەلمانیەتن و ئەوان ئەلمانیەتیان تەزدیق کرد و ناردیان بۆ وڵاتان و لەناو خۆشیاندا یان ئەم جەنابی دکتۆرە ئەلمانیەتی داناوە ئەمە یەک ئەمە یەک لەوەستا دێمە سەر پێناسەکەی دووەمیان ئایا واقعی ئەلمانیەت لە هەموو جیهاندا ئەوەیە کە مامۆستا ئینگلیزی و ئەمریکی و بەریتانیەکان گوتویانە یا ئەوەیە کە دکتۆر دەیڵێت ئەلمانیەت لە هەموو جیهاندا دوو شت بەلایەوە گرنگە یەکەمیان خەڵک بیر و هۆش و هەوڵیان قیامەت نەبێ تەنها چونکە ئەلمانیەت یعنی اللادینیە العلمانية يعني اللادينية يعني الدنيوية بەڵام ئەوە ڕەنگە پێناسەیەکی ینی تاو نەبێ بۆ ناخر ناکرێت تۆ پێناسە دەبێ هەموو پێناسەیەک لە سەرچاوەکەی خۆی وەرگری ناتوانی تۆ پێناسەی بۆ نمونە ئیسلام پێناسەی ئیسلام من بچم لە کافرێک وەری بگرم بڵێم وەرە ئیسلام بۆ پێناسەکە غەڵەتە ئەوە پێناسەی ئیسلام دەبێت لە ئیسلام وەرگری مسلمانان چۆن پێناسەی ئیسلام دەکەن ئەمەش ئەلمانیەت دەبێت لە ئەمریکی و بەریتانی و غەربیەکان وەریگری با پرسیارێک بکەین لەسەرەوە یەک پرسیار باشە بۆچی لە هەموو کۆمەلگا شەڕیەکان کۆمەلگا دینیەکان کۆمەلگا ئیسلامیەکان یعنی ڕێژەی فەسادی ئیداری فەسادی عەقلی ڕێژەی دزی ڕێژەی نایەکسانی یعنی هەمووی ڕێژەکەی بەرزە کەچی لە وڵاتێکی ئەلمانیدا بۆ نمونە ئەچیتە فەڕەنسا ئەچیتە ئەڵمانیا ئەچیتە بەریتانیا ئەچیتە وڵاتێشتر لەوێدا هەموو ئەوانەی کوردەکانی ئێمە کە لەوێ دێنەوە باسی یاسا دەکەن شانازی بەو یاسایە دەکەن وەکو ئەوە وایە هینی ئێمە بکەنەوە بۆ ئەوەی کە پێمان بڵێن کە لەوێ یاسا هەیە بەڕەلایی نییە حەقیارەکە مرۆڤێک پارێزراوە نامەکە گەیشت باش کەوتت فەسادی ئیسلامی فەسادی ئیداری لە ناو ئەو وڵاتە ئیسلامیانەدا بۆ هەیە ئەو فەسادە ئیداری هەیە لەلایەن کەسانێکەوە هەیە ڕووی داوە سەری هەڵداوە کە شانازی بە ئەلمانیەتەوە دەکەن لە هەموو وڵاتە ئیسلامیەکاندا یا لەلایەن ئەو کەسانەوە سەری هەڵداوە کە ئیعتیزاز و شانازی بە ئیسلامەوە دەکەن کە سەیری هەر وڵاتێکین سووریاتە میسڕتە کوردستانی خۆمە
ئایا ئەو کەسانی کە فەسادی ئیداری لە ناویاندا ڕووی داوە ئەو کەسانی کە کار بەدەستن نەک هەر هەمووی بەڵام زۆرێکیان ئەو کەسانن کە باسی علمانیت دەکەن و خۆیان بە علمانی دەزانن یا کەسانێکن کە دەڵێن ئێمە دەمانەوێت بە ژێری قورئان و حەدیث حکم بکەین کەواتە خەلەلەکە لە ئیسلامدا نییە خەلەلەکە لەو کەسانەدایە کە نە علمانی تەواون نە مسلمانیش مسلمانی تەواویش بن خەلەلەکە لێرەدایە بەڵام ئەگەر علمانی نەک خەلەلەکە تۆ لەگەڵ یایت نا من لەگەڵی دانیم لەگەڵ ئەوە دانی یاسایەکە بێ وەکو یاسای وڵاتانی ئەوروپی زۆر جوان حەقی هەموو زۆر جوان ئەوە خاڵێکی ترە ئایا من لەگەڵ علمانیت دام یان نا علمانیت وەکو پێناسەی ڕاستەقینەی خۆی کە لە لای مامۆستاکانی علمانی تەواتوە من لەگەڵی نیم خۆمان پێناسی بکەینەوە علمانیت ناکرێت من و تۆ پێناسی بکەین بۆچی ناکرێت خۆوان مرۆڤ بووینەوە پێناسییان کردووە ئێمە دێین وڵاتێکی علمانی بە شێوێشتر پێناسە دەکەین باش وەکو ئەوان نەبێ دەبێ پرسیارکەین ئایا ئەو هۆکارانەی وا دەکە من و تۆ بین پێناسەیەکی تازە بۆ علمانیت دانین و علمانیت بکەینە دەستوری وڵاتمان دەبێ ئەو هۆکارانە چی بن ئەوەش بەو کاتە دەزانین کە بزانین بۆچی لە غەرب بۆچی علمانیت دروست بوو علمانیت لە غەرب دروست بوو بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی کە ئینحراف و زێدەڕەوی و خوڕافەتی پیاوانی کەنیسە کە خۆیان هەندێکیان خۆیان لە خەڵک کردوتە وەکو لە جێگای خوا یەکێک لە قەشە گەورەکانیان مصری بوو کە خوا هیدایەتی دابوو مسلمان بوو ئەم بۆ خۆم بینیم لە مەدینە وتی ئێمە ڕۆژانی یەکشەمەدا دەنیشین کوشکێکمان هەیە لە کەنیسەدا دەنیشین ئەو کەسەی دێ دەڵێ من زینام کردووە ئەوەی دێ دەڵێ من دزیم کردووە چەند جونەیەکمان دەدات و دەڵێن بڕۆ لێت خۆش بووم سکوک الغفران کەواتە ئەوان بۆیە ڕۆشنبیرەکانی غەرب کاتێک کە دینیان دین بریتی بێ لە قەشەی نەسرانی کە لێ خۆشببوون و بەهشت و جانم بە خەڵک دەفرۆشن خۆیان لە خەڵک کردوتە مشەخۆرێک لەسەر زجی ئەم خەڵکە و هەروەها لەگەڵ تەبەقەی دەسەڵاتدار و ستەمکاریش یەکیان گرت بوو خەڵکانیی ڕۆشنبیر و فەقیر لێیان ڕاپەڕی هەمان ئەم ڕای تۆی هەیە ئەڵێ علمانیت لە کۆمەلگای خۆرئاواییدا لە باوەڕی دۆگمایی ئاینی ئەم سەردەما سەری هەڵدا و دروست بوو بەڵام ئەڵێ لەوێدا مادام کێشەکانی چارەسەر کرد تۆ ئێستا تۆڵێ لێرەیە ئەگەر ئاینی ئیسلامی پیرۆز ئەگەر وەکو ئەوان بێت وەکو ئەوان بێ هەمان شێوەیە بەڵام ئەگەر وەکو ئەوانیش نەبێت وەک ئەوەی حکومەکان وەکو خۆی هاتووە تۆ دەستی کەسێک ئەبڕی ئیسلام نییە کەسێک مثلەن حدەکەی ئیسلام نییە یعنی کۆمەڵێک حکمی تر تایبەتن بەچی بە ئاینی ئێمە بە مرۆڤی ئێمە یعنی بێمە من و تۆ کە مسلمانین یعنی تایبەتن بە ئێمە بەڵام چۆن حکم بەسەر ئەوواکە یا بێرە مەڵ خۆ ناکرێت تۆ لە وڵاتە دەریکەی زۆر باش ئەویش ئەڵێ من ڕازی نیم بەم حکمە لەوەی حکمی دینی من نییە بەڵێ سەرەتا ئایا لە ئیسلامی ئێمەدا لە ناو دینەکەماندا ئەو گەندەڵیە هەیە کە لە ناو کەنیسە و لە ناو نەسڕانیەکاندا هەبوو نەخێر لە ناو دینی ئیسلامدا نییە و چەند دیاردەیەکی یعنی ڕیسپەر و شاز لە ئیسلامدا لە ناو مسلماناندا نەک لە ئیسلامدا دروست بوو کە ئەوە وای کرد کەسانێکی علمانی بێن و دیسان جارێکی تر وا بکەن کە خەڵک لە ئیسلامیش ڕاپەڕێت بۆ نمونە مەلای وا هەبووە لێی بیستراوە لەگەڵ ڕێزمدا بۆ مامۆستانی بەڕێز مەلای وا هەبووە لێی بیستراوە کە جارێکیان کابرایەک لە ماڵەکەی خۆی هاتە دەرەوە پیاوێکی دۆڵەمەند و بێ ئیمان بەڵام کە کەوت دەستی کەوتە ناو پیساییەک هەتیوێکی دی دەستی بەسەری هەتیوەکەدا ستڕیەوە و دڵی هەتیوەکە خۆش بوو نەشی زانیەوە دەستی پیسی بەسەرستەوە خواڵەی خۆش بوو هەمانە دەڵێ وەڵا تەنها ساڵی مەولودێک بکە ئەوە تۆ لەگەڵ ئەبوو بەکر و عومەر حەشر دەکرێت طبعا ئەگەر ئیسلام بریتی بێ لەو شتانە و گا لەسەر پشتی ماسی و ماسی لەسەر نازانم هەوایە ئەو تڕەکەڵەکە و خوڕافیەتە بێ وەڵا ئەوەش دیسان علمانیتی شتر لێ ڕادەپەڕێتەوە بەڵام ئیسلام وەکو حەقیقەتی خۆی کە قورئانە کە سنەتە کە لەگەڵ فیترەتی پاچی ئینسان دەگونجێت کە لەگەڵ علم و زانست دەگونجێت چونکە علمانیت لەگەڵ علم نییە علمانیت لە ئیشتیقاق و وەرگرتنەکەی لە علمەوە نییە لە عالەمەوە لە عالەمە یعنی جیهانی بوون نەک لە علم هیچ پەیوەندی علمانیت بە علمەوە کەواتە لێرەدا ئیسلامی ئێمە زۆر پاکتر و بەرزترە لەوەی کە پێویستی محتاجی ئەوە بێکە شۆڕشێکی علمانی لێ هەڵسێت و ئەو خەلەلانەی کە هەیە ئەو چارەسەری تۆ پێت وایە ئەم وڵاتانەی ئێمە ئەم وڵاتە ئیسلامیانە ئیسلامی ڕاستەقینە نین بڵێم ئیسلام نین بەڵێ مسلمانن بەڵام بڵێ ڕاستەقینە و تەواو ئیسلامیان تەطبیق کردوێ نەخێت تەطبیقیان نەکردووە ئەو تەطبیق نەکردنەش لە خۆیاندا ئەوە وای کردووە کە کەسێک بە ناوی علمانیەتەوە بانگەشەی خەڵکا بۆی ببنە علمانی وڵات چۆن کەسێک مەسەرەن قەناعەت بکە وەکەوەی مەسەرەن کە تۆ بڵێ ئیسلام ئاینێکی پاکە بێگەردە حەقی و عەدالەت و هەموو شتێکی تایە بەڵام بۆچی یعنی
هیچ حاکمێک ناهێت جێبەجێکە ئایا ئەگەر ینی پێی ناگونجێ بێگومان ئەومانە ئەوە نییە کە ناگونجێ لەگەر مرۆڤەکان خێرمانە ئەوە نییە مانە ئەوە نیە ئیسلام خۆی پاکە ئەو جارە ئێمە دائیمەن دەبێ هەر شتێک کە ویستمان حەقیقەتەکەی بزانین لە خودی خۆیەوە سەیریکەین نەک من بە چاویلکەیەکی بەرامبەر سەیری تۆ بکەم نە ئیسلام کە تەماشاکی ئیسلام بریتێ لە قورئان و حەدیث کەس نییە و ناشتوانێ بێ ڕخنەیەک لە ئیسلام بگرێتەوە ڕخنەیەک کە مەقبول بێت و معقول بێت موافقی فطرت بێ بەڵام تۆ دەتوانێت ڕخ لە من بگریت دەتوانێت ڕخنە لە مامۆستایشتر بگریت دەتوانێت ڕخنە لە سەرکردەیەکی بەناو ئیسلامەوە بگریت بۆت هەیە ئەوە بکەیت و فعلا چونکە کەسمان ئەوەندە مسلمانێکی تەواو معصوم نین بڵێم هەڵەمان نییە کەواتە کاتێک کە دەبینین من یان تۆ یان یەکێکی تر سەد حکم بە ئیسلام ناکە هۆکارەکەی ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئیسلام تەواو نییە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆی ئەو شخصە تەواو نییە بەڵام ئایا ئیسلام شتێکی میسالیە کە بڵێن قابلی ئەوە نیە تەطبیقکرێ بۆیە ناکرێت نەخێر لە سەردەمی پێغەمبەری خوا کرا عەلەیهی سەڵاتو وسەلام لە سەردەمی خەلیفەکان داکرا کەواتە ئیسلام دەکرێت بەڵام شتێکت باس کرد با لەبیرم نەچێ بۆی نەگوترێ وەڵام نەدایتەوە ئایا لە ئیسلامدا دەستی کەسێک دەبڕدرێ کە جوولەکەیە یان گاورە یان غەیرە دینیە مەثەلەن دەڵێن ئیسلام زۆری لە خەڵک ناکا ببنە مسلمان بەتەکید بە زۆر خەڵک ناکاتە مسلمان بەڵام ئیسلام دەیەوێ ئەو نظامە دابین بکە بۆ تێگڕای خەڵکی کە خۆشحاڵی و خۆشگوزارانی و پاراستنی خوێن و ماڵ و سامانیان و کەرامەتی و عرض و ناموسیانی تێدایە کەواتە ئیسلام هەروەکو چۆن لە منێکی مسلمان دزی حرام دەکا دەبێت لە جوولەکەیەکیش حرامیکە چونکە ئەگەر جوولەکەەکە لە ناو ئێمەدا دزی بکات لە خودی ئەوەی خۆشیاندا زیناکردن ڕجمە وایە لە خودی ئەوی ئەوانشدا کەواتە ئەو حکومەی کە خوای گەورە دایناوە بەسەر هەموویدا تەطبیق دەکرێت بەبێ فەرق بۆ پاراستنی کۆمەڵگایە بۆ ئەوەی خەڵکی بە ئاسوودەیی بژێت دەنامن بۆ نمونە کاکە بەڵامەکە نابێت حکمی تر هەیە مەسەن کەسێک کە ئەوە نیە پارەی لێسەنی جزئی حکمی ئەو حکمی جاهلیەتە خوای گەورە فەرمێ ئەفە حکم الجاهلیة يبغون ئەخەڵم ئەو ئاەت نیە لە قورئانی ومن أحسن من الله حكما لقوم يوقنون هەر حکمێک کە دژی حکمی خوا بێ نەک موافق نەبێ دژ بێ دەڵێم هەر حکمێک پێچەوانەی حکمی خوا بێ ئەو حکمی جاهلیەتە بەڵام شەرتیش نییە هەموو حکمێک لە قورئان و حەدیث دەهات پێ بۆی وا حاڵی نەبێ ئەم جزیە لە چی ئاەت نیە لە قورئانی پیرۆزدا کامە یعنی جزیە تۆ لە کەسێک وەرەگری لە مقابلی چی وەردەگیرێ کە من مسلمانم لە ئیسلامدا پارەم هەیە دەبێ زەکات بدەیت فقیر و هەژار و کەسانێکی پێ محتاجن حەقیان لەو ماڵی مندایە وەکو مسلمانێک ئەدی ئەوەی کە جوولەکەی ئەوەی کە گاورە ئەوەی کە غەیرە دینە ئەویان جزیە دەدا لە مقابلی چی دەیدا لە مقابلی ئەو حیمایەتەی کە ئەو دەوڵەتی ئیسلامی بۆ چی دەکات بەڵام ئەم جزیە ئەداتە بەیت المالی ئیسلامی بەیت المال لە چی سەرف دەکات بەیت المال لەوەی سەرف دەکات کە پاراستنی ڕەنگە ئەو بڵێ من نایدەم بە بەیت المال ئەیەم بە کەسێک شتری هەژار کە بێدینیش بێت آخر ئیشی ئەو نییە یعنی ئەمڕۆ بۆ نمونە کەواتە لێرەیە بۆ ئێمە وەکو ئەم زۆرە کێشانە کێشەنی حل دەکرێت حکوومەتی بۆ نمونە حکوومەتی هەرێمی خۆمان دەکرێت بۆ نمونە من و تۆ بڵێن کاکە من پارەی کارەبا نادەمە حکوومەت نایدەمە دایری کارەبا دەیدەمە فەقیرێک قبوڵەوە یا ئەوە فەوزایە و ئاژاوە جێڕیە ئەمە جیاواز نه هیچ جیاواز ینی ئەوان حکوومەتی ئیسلامی حکوومەت کە حکوومەتێکی شەرعی بێ دیفاع وەکو چۆن لە من دەکا کە مسلمانم دیفاع لە جوولەکەیەکیش دەکات ئەم لەسەر بیر و باوەڕەکەی ئەیدا ینی هیچ مەسەن حکومەت کارەبا داتە من لە بڕی ئەوی کارەبای داومەتە ینی وەکو وایە بابڕن چیلۆ برنجی پێفرۆشتن پارەی بەمێ هەمان شێوە بەڵام کاتێک کە جوولەکەیەک دەژێت هیچ نەداوە بەڵێ پێم داوە ئێستا هەر کەسێک لە ناو وڵاتێکدا بژی ئەو وڵاتە کۆمەڵێک مافی بۆ دابین کردو بەخۆشی نازانێ ئەوە جادەیە ئەوە ڕێگایە ئەوە ئاوە ئەوە کارەبایە ئەوە ژیان بە گشتی تەماشا دەکەین حکوومەت کۆمەڵێک شت دەکا بۆ خەڵک بەڵام شەرنی ئیلا بێ معاشێکت بداتێ کەواتە حکوومەتێک کە حکوومەتێکی شەرعی ئیسلامی کە تەماشا دەکەن خەڵکانێک جوولەکەیان گاور لە ناویدا دەژێن ئەوە ئیسلام حەقی ئەوانی پاراستووە لە مقابلدا جزیەیەک دەدا ئەوە بەکارێکی خراپدانان درێت لە دیندا بەڵام زۆرێکیش لە ینی ڕۆشنفکرەکانی مثلا ئیسلام یەک لەوانە جۆرج ترابشی یا ئەوە تا مەسەلەن دکتۆر محەممەد ئارگۆن زۆرە شتریش پێیان وایە خۆی لە ناو خودی دەقەکانی قورئانی پیرۆزدا ڕەگ و ڕیشەی ئەلمانیەت هەیە ینی زۆر نەکردن لە خەڵکێک کە بە زۆر بیکەیت بە ئیسلام یا هەندێک ئاەتی قیتالی هەن دەڵێن ئەم ئاەتە قیتالیان بۆ ئەم سەردەمە بووە لە ئێستایا ناکرێت تۆ ئیلا کەسێک بە جەگری شیر بکەیت بە ئیسلام دەڵێن ئەمانە کۆمەڵێک ئەسباب نزول و تادهینی تایبەتی خۆی بۆ ئەکری ئەمانە وەلا بنین گەڕانەوە بۆ قورئان
ئەڵێ گەڕانەوەیەکانی علمانیت چن لە ئیسلامدا بڵێ پرسیارەکان لێرە ئەوەیە دەڵێ مەسەلێک لەوانە دکتۆر محمود تەحاک کە کات خۆی پرۆژێش پێشکەشی لەسەر ئەو پرۆژێژ بەداخەوە کوشتیان ئەڵێ گەڕانەوە بۆ ئەسڵ مانای گەڕانەوە نییە بۆ ئەم ئاەتانەی کە لە مەدینە دەهاتون بەڵکو ئەم ئاەتانەی کە لە مەکە دەهاتون ئەوانە ئاەتی سەرەتایی خوای گەورەین و ئەم ئاەتانە هەمویان پڕن لە تەبایی برایەتی تەسامح یەکتری قبولکردن ئەمریکا لەم مستەمەدەیەکە کە لە ڕێگ و ڕیشی ئاخر هەدەفەکە دیارە لێرەدا ئەو ئاەتانەی مەکەی دەوێت کە لەوێدا مسلمانان کە مسلمانان تعزیب دەدران دەچەوسێنرانەوە دەکوشتران وەکو ئالی یاسیر وەکو بیلالی حەبەشی لە ژێر دەستی زاڵم و ستەمکارەکان قورئانیش پێی دەفەرموون صبر بگرن فاعفوا واصفحوا صبر بگرن پیغمبر صلی الله علیه و صبرا یا آل یاسر طبعا او کسی که او دڵێ دەیەوێت بەردەوام مسلمان ژێر دەستە بێ کافر پێی لەسەرینێ هەر بڵێ کاکە گیان ئاەتی مەکە و تەبایی و سەبرگرتن بەڵام لە شوێنێکدا کە ئیسلام باسی ئەوە دەکات مسلمان پێویستە دیفاع لە خۆی بکە حەقی خۆیەتی مافی نەخورێ دەڵێ ئەو ئاەتانە بە کەڵک نایەن ئەو کەی ڕەگوڕشی علمانیەتە ئەوە کەسێکە کە دەیەوێت فێڵە مسلمانان بکات و کە خیانەت بکات ئاەتی قورئانی کەلامی بەڵێ ئاەتی قورئانیە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەکەیە بێدەسەڵاتە کافرێکی زاڵمی تاغوت زوڵمی لێ دەکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهات و بڵێ ئەی ئەهلی مەکە من دەمەوێت بمە سەرکردەتان دەمەوێت پارە و پولم بدەنێ بەڵام ئەم ئاەتانە هیچ تەنها دەڵێ لێم گەڕێن مسلمان لێی ناگەڕێن لەگەڵ ئەوەشدا کە دەفەرمێ قورئان پێی دەفەرمێ سەبر بگرە طبعا ئەو دەیەوێت بەردەوام مسلمان ئاوا بێت سەبر بگرە بێگومان مسلمان بێدەسەڵات بێت سەبر دەگرێت بەڵام کە توانام هەبێ قایل نابم کە زوڵمم لێ بکات بۆ ئەی ناڵن ئازادی بۆ ئازادی بۆ تۆ دەبێ هەبێ کە تۆ کەسێکی علمانی و بێدین بی بۆ نابێ ئازادی بۆ من هەبێ کە مسلمان بم باشە ینی کۆمەڵەشی تر لەوانەیە لێکۆڵنەوەیان لەسەر ڕەگ و ڕیشی ئەلمانیەت کردووە ئەڵێ لە سەدەی دوو سێی کۆچیدا معتەزیلەکان ئەگەر ڕێیان لێ نەگیرا بووایە ئێستا ئاینی ئیسلام بە عقارش تردا دەڕۆیشت ئەگەر خەتی غەزالی و ئەشعری و ئەمانیان زاڵ نەبوو بایە و ئەمانیان مثلا ئەڵێ دەمکوت نەکردای لەبەرەوەی ئەمانە بە شێوەیەشتر هاتن ڕخنەیان گرت لە کۆمەڵێک عورف لە کۆمەڵێک یاسا تەنانەت وتیان قورئانیش مەخلوقێکی مرۆڤیە یعنی نەک لەلایەن خودای گەورەوە هات بێ بەو مانایی ئەمە بۆتانێکە بۆ معتەزیلە دەکرێت بەو مانای کە وەحی بریتی نییە لە وەحی ئیلاهی دەکرێت ئیلاه لە ڕێگەی جوبرائیلەوە وەحی نەناردبێت لەگەڵ ڕێزمدا یا هەڵە حاڵی بوونە لە قسەکەی ئەوان یا بوهتانە بۆ ئەوان لەو دوانە دەرناچێت تا من پێت بڵم قسەی معتەزیلە ناڵێن وەحی خوایی نییە و ناژڵێن مەخلوقێکی مرۆڤیە معتەزیلە دەڵێن قورئان شتێک نییە صیفەتی خوا بێت قورئان مەخلوقێکی خوایە نەک مەخلوقی مرۆڤ بێت مەخلوقی خوایە نەک مەخلوقی مرۆڤ ئەبەدەن معتەزیلیان گوتو بوهتانێکە بۆ معتەزیلە کردیان باشە تۆ لەگەر ئەم ڕاو بیر و بۆچوونی معتەزیلەکان نیت نەخێر چۆن لەگەڵ ئەوان بم کە مخالفەی بەڵێ کوفران مخالفەی ئاەتی قورئانە خوای پەروەردگار دەفەرمێ ئەلا لەه الخەلق والئەمر خوای گەورە دووشتی هەیە خەلق دروستکردن دروستی کردوین و ئەمر و فەرمانیش کە بریتێ لە قورئان صیفەتی و کەلامی خوا دیارە قسەکردن لەسەر معتەزیلەکان کاتێکی زۆریشی ئەوێ و ئەوان ڕخنەکانیان لە دەقی ئاەتەکانی قورئانی پیرۆزیشە هەبووە بەو مانایی کە زیاتر گەشە بدەن بە بیرکردنەوە لە گونجاندنی ئاین بە پێی هەمووی غەڵەت حاڵی بوونە لە مەذهەبی معتەزیلە دیارە هەڵا حاڵی بوون ڕەنگە لەو تۆ بە شێوەیەک قسەی بە بەڵگەوە قسە بکرێت بڵێن فڵان معتەزیلیان قسەی کردووە کە هیچی ڕاز نییە ئەوانە کاتمان نەمات لە کۆدای تا دەنهاتێک دەقەتماوە ئەگەر قسەیەکت هەیە واللهی دەمەوێت بە تێگڕای بینەرانی بەڕێز بڵێم ئێمە دەمانەوێ وەکو گەلی کورد مافی خۆمان هەبێ ئازادی خۆمان هەبێ حەقی خۆمان هەبێ کیانی خۆمان هەبێت بەڵام باوانە زانین کە ئەو شتەی گەلی کورد لێون بۆ بریتە لە علمانیەت سەبەبی پێشکەوتنی غەرب نییە سەبەبی پێشکەوتنی سین و یابان نییە یابان علمانین بودا دەپەرستن کەواتە باوانە زانین علم و زانست و پێشکەوتن بریتە لە علمانیەت بریتە نییە لەو شەمەندەفەرەی بەرەو ئازادی و سەرفرازی و خۆشی دەماندا ئەبەدەن علمانیەت ڕێگەی داوە مرۆڤێک بۆ خۆی خوا ئیسلامیش ڕێگەی داوە ینی پەیوەندی مرۆڤ لەگەڵ خوددایە ینی نابێ ینی ئەی پەیوەندی من لەگەڵ تۆ نابێ ئیسلام تەدەخلی بکە ئیسلام دەفەرمێ کەس بەناحەق مەکوژە
ئەوە دەبێ بڵێم ئیسلا قبوڵنی ئەوەیان زۆر سپاس بۆ وەڵامەکانت سپاس دەکەم بینم ئازانی خۆشەویست لێرە هاتنە کۆتا ئەڵقەم ئەڵقەیەم جارەمان تا ئەڵقەیەشی تر